خۆکردیە هەر کەسێ نەزان نەبێت خۆی تالبی مانا دەکات. میوانە عزیز، ئامادەوانی بەڕێز بەیانیتان باش. بەخێر بێت بۆ یادی ساڵی ڕۆژنامەگەری کوردی. 27 ساڵ لەمەوبەر لە 22/4/1998 یەکەمین ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان لەلایەن بەدرخانیەکانەوە لە قاهیرەی پایتەختی میسر دەرچوو. ئەوەش بۆتە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی. بەشی ڕاگەیاندنی کۆلێژی زانستەمرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی وەک نەریتی ساڵانی خۆی ساڵانە ئەم یادە پیرۆزە بە چالاکی جۆراوجۆر و بەرزسڵا دەکرێت. جانکری دەستپێک بۆ ئەم بۆنەیە ڕێزلێنانە لە گیانی ڕۆژنامەنووسانی کۆچکرد و سەرجەم شەهیدانی ڕێگەی کوردستان. دەوڵەتی عوسمانی بنەماڵەی بەدرخانیەکانی لە هەرێمی بۆتانی باکووری کوردستانە دوورخستەوە لەبەربێ دەرەتانی بواری شۆڕشی چەکداری مێقداد مەدحەت بەدرخان بڕیاریدا ڕێگەیەکی دیکەی خەبات تاقیب کاتەوە لە ڕێکاری ڕۆژنامەگەریەوە خزمەتی ناساندنی کلتور زمان و مێژوونەتەوەی کوردی بکات. مێقداد مەدحەت بەدرخان کوڕی میر بەدرخان پاشای میری بۆتان و ساڵی لەدایکبوون و کۆچی دوایی نەزانراوە. لە ساڵی 1891 لە تورکیا هاتۆتە میسر و لەوێ بە هاوکاری عەبدوڕەحمان بەگی برای یەکەم ڕۆژنامەی کوردی بڵاو کردوتەوە بە ناوی ڕۆژنامەی کوردستان تاوەکو 14 نیسانی ساڵی 1902 بەردەوام. ساڵی 1898 مێقداد مەدحەت بەدرخان 5 ژمارەی ڕۆژنامەی کوردستانی بڵاو کردەوە. دوای ئەوە لە ترسی هەڕەشەکانی سوڵتان عەبدولحەمیدی عوسمانی ئەگەر گەڕێتەوە ئیستانبوڵ بۆ ئەوەی براکانی تووشی ئەشکەنجە و زیندانی کردن نەبن. مێقداد مەدحەت بەدرخان جگەر ئەوەی کە دامەزرێنەری بزافی ڕۆژنامەگەری کوردیە چاپخانەیەکیشی بە ناوی چاپخانەی ڕۆژنامەی کوردستان لە قاهیرە دامەزران. ئەگەرچی دەرچوواندنی ڕۆژنامەی کوردستان لە قاهیرە دوور لە خەڵکی ستەم لێکراوی کورد بەهۆی زوڵم و فشاری ناحەزی گەلی کوردەوە بووە. چەندین جاریش شوێنی بڵاوکردنەوەی ڕۆژنامەکە جێگۆڕکەی پێکراوە و بەپێی سەرچاوەکان ڕۆژنامەکە 3000 دانەی لێ چاپ دەکرا و 2000 دانەی بە خۆڕای لە کوردستان دابەش دەکرا و 2 هەفتە جارێک دەردەچوو. تیایدا گرنگی دەدرا بە بابەتی سیاسی و ئەدەبیەکان و بە ئامانجی ڕۆشنبیرکردن و هۆشیارکردنەوەی گەلی کورد و سەرنجڕاکێشانیان بۆ ئەو مافەنەتەوەیانەی لێیان زەوت کراوە. ڕۆژنامەی کوردستان سەردەمی خۆی لە ڕووی هزرینەتەوەیەوە ڕۆڵێکی بەرچاوی بینی. هەر لە سەرەتادا هەڵگری پەیامێکی سیاسی و ڕۆشنبیری و معریفی بووە. لە سەرجەم شۆڕشەکاندا شانبەشانی خەباتی سیاسی چەکی وشیارکردنەوە و جۆشدانەوەی گیانی نەتەوایی و خۆڕاگری بووە لە ناخی تاکەکانی کووردا و لەو ڕۆژەوە تا ئێستا کاروانی ڕۆژنامەگەری کوردی بەردەوامە لە بەرەو پێشچوون. وەک تەواوی جوڵانەوەی ڕۆشنبیری هەزری و ڕووناکبیریەکان شاری سلێمانی لە کاری ڕۆژنامەگەریشدا سەرقافڵە بووە. هەر لە سەرەتای ساڵی 20ەکانی ڕابردووەوە لەگەڵ هاتنی چاپخانەکەی مێجەرسۆنەوە یەکەم ڕۆژنامەی کوردی لەم ناوچەیە و لەم شارەوە دەستی پێکرد. ئەمڕۆ 22 نیسانی 2025 27 ساڵ بە سەردەرچوونی یەکەمین ڕۆژنامەی کوردی و کوردستانی بە ناوی ڕۆژنامەی کوردستان تێدەپەڕێت کە لە ساڵی 1898 یەکەمین ژمارەی لە غوربەت و شاری قاهیرە دەرچووە. ئەم یادە ئامانجی ڕێزلێنانە لە پێشەنگەکانی ڕۆژنامەگەری کوردی و گواستنەوەی ئەزموونەکەیانە بۆ نەوەکانی داهاتوو. لە هەمان کاتە پاڵنەرێکە بۆ میدیای کوردی ئەمڕۆ بۆ هاوسەنگبوون لەگەڵ گۆڕانکاریە دیجیتاڵەکان و ڕوبەڕووبوونەوەی تەحەدیاتی زانیاری هەڵە و بە ئەکادمیکبوونی ئەم زانستە. ئەگەر ئێمە باز لە گرنگی ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردی بکەین ئەوە پێویستە باز لە چەند لایەنێکی گرنگ بکەین. لەوانە بەرەو پێشبردنی هۆشیاری و ناسنامەی نەتەوەیی ڕۆژنامەی کوردستان پەنجەرەیەک بوو بۆ کورد توانی دەرچەیەک بەڕووی جیهانی سیاسی و فەرهەنگیدا بکاتەوە. کۆمەڵگەی کوردی لە کۆمەڵگەیەکی خێڵەتی تەقلیدیەوە بگوازێتەوە بۆ کۆمەڵگەیەکی مەدەنی ڕێکخاو کە هەوڵی ئازادی ڕادەبڕین و دادپەروەری کۆمەڵایەتی بکات. بۆ نمونە بە بڵاوکردنەوەی وتار لەسەر زمان و میراتی کلتوری و ئەدەبی کوردی وەک مەموزین بۆ یەکەم جار وەرجەرخانێک بوو بۆ دامەزراندنی ناسنامە و کلتور و ئەدەبی کوردی بە شێوەی چاپکراو.
لایەنێکی تر پاراستنی یادەوەری مێژوویە. ئەم یادە قوربانیدانی ڕۆژنامەنووس و بڵاوکراوە سەرەتاییەکانمان بردەخاتەوە کە لە بەرامبەر ستەمکاری عوسمانیدا بە ناچاری لە نێوان قاهیرە، جنێڤ، لەندەن و فۆڵکستۆن بە بڵاوکردنەوەی دۆزی کورد دەربەدەر بوو. ئەم دووبارە بڵاوکردنەوە وەرگێڕانی ژمارە کۆنەکان بۆ نمونە ئەمین گۆزارسمان دەڵێت ئەم میراتە وەک ڕمزێک مێژوو بۆ هەموو توێژەران و مێژوو موسا دەپارێزێت. هەروەها لایەنێکی تردا پێویستە باس لە بەرزنرخاندنی قوربانیدانی ئەم دۆزە بکەین. بە جۆرێک ساڵیادی ڕۆژنامەنیگەری کوردی وەک بۆنەیەکە بۆ ڕێزگرتن لە دامەزرێنەرانی ئەم ڕۆژنامەیە کە بەدرخانەکان و نەوەکانیان وەک مقدار مەرحەت بەدرخان و ئەوانی تر کە ئازادی خۆیان کردە قوربانی بۆ بڵاوکردنەوەی ئازادی ڕۆژنامەگەری. لێرەوە ئامانجی یادکردنەوەی ئەم ڕۆژە پشتگۆیە ڕێزگرتنە لە دامەزرێنەران و پێشەنگەکانی ڕۆژنامەکە کە ڕێزگرتنە لە یەکەمین بەدریکارانی ئازادی ڕۆژنامەگەری نەوەنوێیەکان بەڕەو و ڕیشەی پیشەیەکانیان و دەبەستێتەوە و پاڵنەرێکە بۆ بەردەوامبوونیان سەرڕای سەختیەکان. ئامانجی ساڵیادەکە داواکردنی ئازادیە بۆ ڕۆژنامەنووسان کە بە خۆشحاڵیەوە هەمیشە سلەیمانی شاری ڕۆشنبیری و پێشم بووە بۆ دەنگی ئازادی بەرخۆدان. لایەنێکی تری ئەم یادە لایەنی ڕاستی و بێنایەمی هەواڵەکانە بەرزکردنەوەی ئاستی پیشەیی و دەرپرسیارەتیە. پێویستە ئەم یادەمەزنە هانی میدیاکان و میدیاکاریانی ئەمڕۆ بدات بۆ پابەندبوون بە ستانداردە پیشەیەکان و بەرەنگاربوونەوەی گەندەڵی میدیاکان و پاراستنی کێبڕکەی دادپەروەرانە لە ڕووماڵکردنی هەواڵەکاندا. ئەمەوێت ئەم یادە ببەستمەوە بە سەردەمی ئێستا گۆڕینی میدیای نەریتی بۆ میدیای دیجیتاڵی و سۆشیال میدیا. بەپێ ڕاپرسێکی زانستی هاوڵاتیانی ڕۆژانە زیاتر لە 4 کاتژمێر لە سۆشیال میدیا بەسەر دەبن بە پڵاتفۆرمە دیجیتاڵیەکان کە بوونەتە سەرچاوەی سەرەکی زانیاری و هەواڵ بووە کە ئەمە ڕێگە خۆشترە بۆ دروستبوونی بەربەستەکان لە بەردەم هەواڵی ڕاست و بڵاوبوونەوەی زانیاری هەڵە و تێدانی ئاسایشی میدیا. ئەمڕۆ 127 ساڵ بەسەر دەرچوون یەکەم ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان تێدەپەڕێت. کاتێک مقداد مدحەت بەدرخان لە ساڵی 1998 لە وڵاتی تاراوگا چرای نووسینی زمانی کوردی هەڵکرد. لەو ساتەوە تا ئێستا ساڵانە یادی ڕۆژنامەگەری کوردی وەک یادێکی گرنگ و مێژووی پەیکاڵ بە نەتەوەی کورد دەکرێتەوە. وەک سەرۆکی زانکۆی سلێمانی ئەم ڕۆژە لە گشت ڕۆژنامەنووسانی کورد و پسپۆرانی ڕاگەیاندن پیرۆز دەکەم. بەڕێزان، لەم یادەمەزنەدا پێویستە ئەو ڕاستیە بەبیر هەمووان بێنینەوە کە سەرەتای ڕۆژنامەگەری لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چەکێکی بەهێزی دەستی دەسەڵاتداران بووە. بە جۆرێک حکومەتەکانی ناوچەکە خۆیان سەرپەرشی دەرکردنی ڕۆژنامەکانیان کردووە و سانسۆریان داناوە و ئازادیان لە خەڵک دەست کردووە. بەڵام دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی لە ڕووی مێژوویەوە بەرچەرخانێکی گرنگی لەسەر هەڵدانی ناچۆنەنزمی کوردی و بۆ ژیانی سیاسی هێناوەتە ئاراوە. ئەم ڕۆژنامەیە نەک هەر کاریگەری لەسەر خوێندەواری و بوژانەوەی فەرهەنگی زمانی کوردی هەبووە، بەڵکو وەک دەنگێکی ئازادی خوازانی کورد و گەیشتن بە ئامانجەڕەواکانی کوردستان ناسرا و تەحەدای هەژمونی سیاسی ئیمپراتۆریەتی عوسمانی و قاژاری کردووە. وەک سەکۆیەک بۆ هۆشیارکردنەوەی خەڵک سەبارەت بە ناسنامەی کورد و داکۆچیکردن لە خودموختاری و یەکخستنی کورد لە سەرتاسەری کوردستاندا کاری کردووە. ئامادەبوان و پسپۆرانی بەڕێز، لە پاڵ شۆڕشە یەک لە دوایەکانی کوردستان هەمیشە سەرکردە سیاسی و شۆڕژگێڕەکانی کورد گرنگیان بە ڕۆژنامەگەری کوردی داوە، وەک ئەو لایەنەی کە تەواوکەری خەباتی چەکداری بێت. هەر بۆ نمونە لە سەردەمی شۆڕشی شێخ مەحموودی لەمردا ڕۆژنامەکانی بانگی کوردستان و ڕۆژی کوردستان و بانگی حەق بڵاو کراونەتەوە کە بەهۆیانەوە ڕۆژنامەنووسانی ئازادی خوازان ویستوانە جگە لە پێشخستنی ئەدەب و هونەر دەنگی ڕەوای خەڵکی کوردستان بگەێن و ببنە هۆکارێکی گرنگ بۆ ڕەخساندنی بیری نەتەوەیی لە کوردستاندا. بێگومان ئەم بابەتە بۆ شۆڕشەکانی سمکۆی شکات و کۆماری مەهابادیش هەمان شێوەیە. ڕۆڵێکی چانەنووسازیان لە پێشخستنی ناسنامەی کورد و خۆڕاگری لە دەرجی دەسەڵات دەستەمکارەکان هەبووە. بۆ نمونە سمکۆی شکات ڕۆژنامەی کوردستانی دەرکردووە کە ڕۆژنامەیەکی بەرچاوی ناسیۆنالیستی کوردی بووە. هەروەها دەرکردنی ڕۆژی کورد
درێژەدان بوو بە نەریتی ڕۆژنامەگەری ناسیۆنالیستی لە سنووری کوردستاندا. ئیدی بەم جۆرە ڕۆژنامەنووسانی کوردستان لە بەدیهێنانی گۆڕانکاری لە کۆمەڵگای کوردیدا ڕۆڵی بەرچاو و گرنگیان هەبووە. سەرەڕای ڕوبەڕووبوونەوەی هەڕەشە و مەترسیەکان لەسەر ژیانیان توانیویانە کار بۆ پاراستنی ناسنامە و کەلتور و داکۆچیکردن لە مافەکانی گەلی کورد بکەن. عليكم السلام. تفضل حبيبي. اهلا وسهلا. هاي امن ايشانه لزورنا وڵاتەکانی دەرسە جیهانی شاهەیە ئەچتە هەر وڵاتێکەوانەیە بابەتە کولتورەکانی خۆیان نمایشەکەن بۆ میوانەکان و گەشتیاران و ئەو توریستانی سەردان وڵاتەکانەکەن. چەند ساڵانێک پێش ئێستا پاژۆی کە سەفەرێکی دەرەوەم کرد هەستم بە نەبوونی ئەم بابەتە کرد لە شارەکەی ئێمەیە و بە تایبەتی شارەکەمان ناسراوە شاری توری و شاری ڕۆشنبیری. وردە وردە هەوڵما بابەتە کولتوری و کەلتورەکانی کورد کۆکەموانێ و یەکێک لەو بابەتانێک کە لە دوکانەکەی ئێمە بەردەستە تەزبیح خەزوان کە شاری سلێمانی و ناوچەکەی دەوروبەرم پێوەی ئێستا سەرقاڵن و چەند خێزان لەسەر ئەم بابەتە بژێوی ژیانیان دابینەکەن و ئێستا برا عەرەبەکانیشمان زۆر ئارەزووی دەکەن و بەکاری دەهێن و بەدوایان دەبەن شتێکی تایبەتە. بابەتێکی کە لە دوکانەکەیە بەردەستە ئەم تابلۆیانن کە لەسەر قاپی شوشە بە چەند ئەندازێکی جیاواز و بە چەند دیزاینێکی جیاواز دروستکراوە. ئەمەش دەستکردە و خامێکی کورد ئەم نیشانە ئەکات لەسەر داواکاری خۆمان فکرەکانی عینیە و نزیک وێریشەکانی لە کولتوری کوردی خۆمانەوانێ. بابەتێکیش کە لە دوکانەکە بەردەستە ئەم سەرۆکڵاو مۆدێلانە تازەن و سەرۆکڵاویشمان هەیە کە مۆدێلی کۆن لە ئەو خشتوانەی کە بەکار هێنراون تایە کۆن ئەنتیکن ماوەی تەمەنیان چەند ساڵێکە چەند دێ ساڵێکە هەیە و لەوە پێش بەکار هاتەوە بەڵام ئێستا بە مۆدێلاتی تازە و دیزاینی تازە و بابەتی تازە و بەڕەنگ ئەلوانی تازەش بەکار هاتەوە کە گونجاوێ لەگەڵ جلوبەرجی کوردی ژنە. بالنسبة لي لبواري كاميرا فوتوغرافية عندنا خصوصي دور ما يبغى على ما تراي دور أنا ما يجوز كاميرا فون كوبت مو أرشيفة أجل أنا مشاركة في باريس إن شاء الله لا مسؤولنا وهي الشغل وممكن أتحدث كاميرا كمان في باريس والمنا كاميرا ما هذا صافي هزار مصور اشتغلوا ونصور اشتغلوا تحس على كتابه قبل ربيعه ودينا كما يصنع بكان أو صعب بكان إذا حتى بيدور جاتا برجع صعب إذا فارغ حتى كان يروجي كم فارغ موت كيش معناه دیارە ئێمە وەکو بەشی ڕاگەاندن لە کۆلێژی زانستە مرۆڤاتیەکانی زانکۆی سلێمانی ساڵانە بە ئەرکی بەرپرسیارەتی خۆمان و نەریتی خۆمان هەڵەسین بەوەی کە چەندین چالاکی جۆرا و جۆر بکەین بۆ یادی ڕۆژنامەگەری کوردی چونکە بەڕاستی ڕۆژنامەگەری کوردی بابەتێکی گرنگە بابەتێکە پەیوەندی بە نەتەوەوە هەیە بە کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە هەیە ئەو ڕێبازە گرنگەیە کە بە درخانیەکان 127 ساڵ پێش ئێستا وەک قوتابخانەیە
بنەماڵەیەک ڕێبازەکان دامەزراندووە تایبەت بووە بەوەی کە بیری نەتەواتی پەرە بسێنێ و ئازادی ڕۆژنامەنووسی بەرەو پێشەوە بچێ هەر ئەمێ وای کردووە کە ئێمەش هەر لەسەر ئەو ڕێبازە چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام بگەێنین دیارە لە دوو کاتی جیاوازە چالاکیەکانمان بە ئەنجام گەیاندووە بەیانێکی لە نونیەوە هەر لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان پێشەنگای فۆتۆگرافیمان هەبووە تایبەت بە تەلەبەکان هەروەها کۆمەڵی ڤیدیۆ کە تایبەتە بە چالاکی خوێندکارەکانمان هەروەها میدیاکار و دەستگا میدیاکانیشمان لە یاد نەکردووە خەڵاتی ڕێزلێنانمان پێشکەش کردوون کە هەمیشە هاوکار و پشتیوانن بەڕاستی و بەبێ بوونی میدیا ئەم هەموو چۆنەڵی وەکو مافی خەڵک کە ئەبێ بەدی بهێنرێ لە گەاندنی زانیاریەکانە بە دڵنیایەوە دەستگا میدیاکان ئەم کاریان بەجێگانەوە بۆی ئێمە سوپاسیانەکەین بە دڵنیایی و لە هەمان کاتیشە لە سەعات 12 لەگەڵ پەیمانگای برایتە کارێکی پێکەوەی و هاوبەشمان هەیە کە خۆی بینێتەوە لە پانێڵێکە 4 سیمینار لە خۆی ئەگرێ و سیمینارەکان تایبەتە بەوەی کە ئێمە چۆنەڵی میدیای نەریتی لەگەڵ ئەم سەردەمە کە سەردەمی تەکنەلۆژیایە و زیرەکی دەستکرد ئێستا لە ئارادایە چۆن بتوانرێت پێکەوە گرێ بیرێ و لە هەمان کاتیشە چۆن دەستگا میدیاکان سوودی لێ ببینن ئەوە ڕۆژنامەنووسان لە تەواوی جیهانە ساڵانە ڕوبەڕووی چەندین تونند و تیژی ئەبنەوە دوجارش بەداخەوە زۆرێک لە ڕۆژنامەنووسان شەهید دەبن کە ئەمە بەڕاستی جێگی نیگەرانی هەموو کەسێکە کە هەم ئەکادمی بێ هەم لە بواری کاری ڕۆژنامەوانیان کار بکات بۆیە بەداخەوە ئەمەیەکێکە لەو نیگەرانیانە و ئەمە لە تەواوی جیهانە هەیە ئێمە خۆشبەختانە لە باشووری کوردستان بەتایبەتی لە شاری سلەیمانیە ئازادیەکی ڕەها هەیە بۆ بواری کاری میدیایی بەڵام ئەمانەش هەمووی ڕێگری ناکالەوەی کە بەڕاستی تونند و تیژی یاخود ڕوبەڕووبوونە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بوونی هەبێ بۆیە ئەمە بەڕاستی بابەتێکی قوڵە بەدەر لەوەی کە بابەتێکی ڕۆژنامەنووسیە زۆر جار بابەتی سیاسی تێکەڵە بێ کە ئەمەش پێویستی بەوەیە کە لایانی بەرپرس و ئەو لایانانەی کە بەرپرسن بەرامبەر بە پاراستنی مافی مرۆڤ و بە تایبەت ڕۆژنامەنووسان زیاتر کار بۆ پاراستنی کاری ڕۆژنامەنووسان و لە هەمان کاتیشە ئەو کەسانی کە بیری ئازاد بڵاوەکەنەوە بە دڵنیایەوە ئەمە کاری هەموو لایەنێکە هەرێکەوە بەپێی بەرپرسیارەتی خۆی و بە دەرەجە یەکەمیش بەرپرسیارەتی دەستگاکانە لە هەمان کاتا چونکە سەلامەتی کاری ڕۆژنامەنووسی پێش هەموو بابەتەکانی ترە طبعاً کاری ڕۆژنامەنووسی کارێکی قورسە زەحمەتە و بە هەموو کەس ناکرێ بە هەموو کەس ناوترێ ڕۆژنامەنووس بۆیە زۆر گرنگە ڕۆژنامەنووس بزانێت لە چ بوارێکە کار ئەکات ئێمە ڕۆژنامەنووسی جەنگی جیاوازە لە ڕۆژنامەنووسێکە لە بوارێکی تری ژانرەکانی وەکو هەواڵ یاخود لە ژانرێکی تری وەکو وەرزشی یاخود هونەری یاخود ڕیکلام یا هەر جۆرێکی تر کارەکە هۆشیاری کاری ڕاگەاندن پێش هەموو شتێکە ئەگەر ئێمە هۆشیاریمان هەبێ و بەتایبەتی میدیاکار لەبارەی کارەکەیەوە و لە هەمان کاتا بزانێ چ پەیامێک وەرئەگرێەوە پەیامەکانی چییە و دوجار چۆن پەیامەکانی بڵاوەکاتەوە بە دڵنیایەوە شێوازی کارکردنەکەشی ئەگۆڕەیە بۆیە کاری میدیایی دائیمەن وتراوە کە کارێکی یەکێکە لە کارە سەرکێشیە قورسەکان بۆیە بەڕاستی پێویستی بە هەم لانی زانستی و هەیە و لە هەمان کاتا حەز و خولیا و لە هەمان کاتا بەرپرسیارەتی ئەخلاقی و لە هەمان کاتا ئەو پرەنسیپانەی کە میدیا پێویستە کاری لەسەر بکات. هاوڵاتی دەستگای میدیایی وشە Today News. تۆڕی میدیایی خەڵک ئیرادە دەستگای میدیایی ئیرادە دەستگای دیپلۆماتیک دامەزرایی میدیایی خانە میدیایی ئێستا PUK Media SNN
هاتی